بەڵێ سەبارەت بەما بەسام سعید ئیسحاق نوێنەری مەسەدە لە ئەمریکاوە لەگەڵمانە کۆبوونەوەکەی ئەمڕۆ چ پەیامێکی لە پشتەوەیە ئەوەی کە کرا چ کاریگەرێکی بێت لەسەر دۆخی سووریا بەڵێ ئەگەر زۆر سوپاس بۆم دەرفەتە بەڵێ کۆبوونەوەکەی ئەمڕۆ چ پەیامێکی لە پشتەوەیە پێ دوایە هەنگاوی کردداری بەدوادادێت بەڵێ من پێم وایە کۆبوونەوەیەکی زۆر بە نرخ و گرنگ بوو ئەوەی کە لە هەولێر کۆبوونەوە کرا تۆ دەزانی کە سەرۆک بارزانی ئەزمونێکی زۆری هەیە و پێگەیەکی سیاسی زۆر مەزن و گەورەی هەیە لە ناوچەکە و ئەزمونێکی زۆر باشی لەم بابەتانە هەیە ئێمە پێمان وایە کۆبوونەوەیەکی لەو شێوەیە لە هەولێر لەگەڵ ئامادەبوونی ئەو سەرکردانە کە لەوێ بوون کاریگەری بۆ لەسەر دۆخی سووریا دەبێت و هاوکاری سووریا دەکات بۆ ئەوەی چارەسەرێکی ئاشتیانە بۆ قەیرانی سووریا بدۆزرێتەوە لە نێوان هەسەدە و دیمەشە. زۆر باشە ڕۆڵی سەرۆک بارزانی لە پاڵپشتی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا چۆنە بینێەوە؟ ڕۆڵێکی زۆر باش و بەنرخی هەیە وەکەوەی کاوتم سەرۆک بارزانی ئەزمموی هەیە لەم بابەتانە لەم جۆرە قەیرانانە چۆن چارەسەر دەکرێن ئەزمونێکی زۆر باشی هەیە مێژوویەکی دوور و درێژی لەم بابەتانە هەیە چۆن مامەڵە بکات لەگەڵ حکوومەتی عێراق و بە هەمان شێوە ئێمە دۆخێکی لەو شێوەیەشمان هەیە ئەوەی کە لە سووریا هەیە تا ڕادەیەک هاوشێوەیە لەگەڵ دۆخی عێراق سەرۆک بارزانی سەرکردەیەکی ناوازەیە مەرجعی گەلی کووردە بە هەمان شێوە ئێمە بەرزی دەنرخێنین کە ئەو توانیوێتی سەرکردەکان کۆ بکاتەوە بە شێوەیەکی کردداری تەواوی لایەنەکانی کۆ کردوێتەوە و پێشنیازی خۆی پێشکەش کردووە چۆن بتوانن پێکەوە ئەم قەیرانە لە سووریا چارەسەر بکەن بە شێوەیەکی ئاشتیانە ئەم کێشانە چارەسەر بکەن لە نێوان هەسەدە و دیمەشق دوورکەونەوە لە بەکارهێنانی هێز و دروستبوونی گرژی. زۆر باشە ڕۆڵی ئەمریکا چۆنە بینن لەبارەی ئەوەی ڕوویدا لە ڕۆژهەڵاتی حەلەب بووە هێرشەکانی ئەم دوایی هێزەکانی سوپای عەرەبی سووریا؟ ڕۆڵی ئەمریکا گرنگە لەم دۆخی ئێستا چونکە ئەمریکا بەرژەوەندی هەیە لەوەی کە دیمەشق و هێزەکانی سووریای دیموکرات پێکەوە هەماهەنگ بن لە ڕوبەڕۆبوونەوەی داعش هەر بوونی هەر گرژیەک هەر شەڕ و پێکدادانێک لە نێوان هەسەدە و دیمەشق وا دەکات کە داعش ئەم هەلە بقۆزێتەوە جارێکی دیکە خۆی ڕێخاتەوە ئەمریکا نایەوێت ئەم گرژیانە هەبن تاوەکو دەرفەتێک بدەنە داعش خۆی ڕێخاتەوە هەوڵ دەدات بە شێوەیەکی ئاشتیانە کێشەکان و قەیرانەکان چارەسەر بکات. زۆر باشە چەند کۆنگرێزمان و سیناتۆرێک ڕەشەی گەڕانەوەی سزای قەیسەڕەکەن بۆ سەر سووریا پێ دوایە حکوومەتی سووریا لە جددیەتی ئەو هۆشداریانەی ئەمریکا تێگەشت بێ؟ دەبێت سووریا دیمەشق لەم پەیامانە تێبگەن وەکەوەی کە سیناتۆر لێنزی گراهام ئاماژەی پێداوە ئێمە هیچ کەسێک نابێت یاری لەگەڵ سەرۆک ترەمپ بکات ئەو کەسێکی زۆر ڕژد و جددیە ئەوەی بیڵێ جێبەجێی دەکات و دەتوانێت جێبەجێی بکات
هەر پەیامێکی دابێت جێبەجێ کردووە. سەرۆک ترامپ پیاوی کردارەکانە کەسێکی سەرکردەیەکی بەناوبانگە و لیندزی گراهەم کەسێک و دۆستێکی نزیکی سەرۆک ترامپە. سەرۆک ترامپ دەیەوێت لە سووریا ئاشتی هەبێت. ئەمە بەڕوون و ئاشکراوتوێتی هەر بۆیە سزاکانی سەر سووریای هەڵگرتووە. سزاکانی قەیسەری لە سووریا هەڵگرتووە بۆ ئەوەی دەرفەتێک بداتە حکوومەتی سووریا تاوەکو لە ناوخۆ کێشەکان چارەسەر بکەن لە بەرژەوەندی گەلی وڵاتەکە گەلی سووریا بە تەواوی پێکاتەکانەوە کار بکەن کێشەکان چارەسەر بکەن و نابێت حکوومەتی دیمەشق بە ڕێگەی سەربازی کێشەکان چارەسەر بکات. هەر بۆیە سەرۆک ترامپ بەم شێوەیە ناتوانێت مامەڵا لەگەڵ حکوومەتی دیمەشق بکات. ئەگەر بەو شێوەیە هێز بەکار بهێنێت بۆ چارەسەرکردنی کێشەکان دەبێت حکوومەتی دیمەشق ئەم پەیامانە زۆر بەڕژدی وەربگرێت چونکە واشنگتن لەسەر پرسەکان ڕژدا و واشنگتن بەبێ مەرج ئەم سزایانەی سەر سووریای هەڵنەگرتووە بەڵکو مەرجی هەیە. دەبێت مەرجەکان جێبەجێ بکرێن لەلایەن حکوومەتی دیمەشقەوە و ئەو سزا ئابووریانەی کە لەسەر حکوومەتی دیمەشق هەڵگیراون وەک دەرفەتێک بووە بۆ ئەوەی ئابووری وڵاتەکە ببوژێتەوە لە بەرژەوەندی گەلی سووریا بێت بە شێوەیەکی ئاشتیانە کێشەکان چارەسەر بکەن پێکەوە دەستخنە ناودەسیەک بە دیالۆگ کێشەکانیان چارەسەر بکەن با لێک تێگەیشتنی و هاودەنگی و کۆدەنگی سیاسی کێشەکان چارەسەر بکەن. نابێت بەم شێوەیە هێز بەکار بهێنێت. زۆر باشە بەڕێز بەسام ئەگەر هاتوو ینی گرژیاڵۆزیەکان زیاتر بوون ینی کوشتار زیاتر بوو لە سووریا لەو ناوچارە بە دیاریکراوی پێ دوای هەڵوێستی ئەمریکا چۆنە بێ؟ من پێم وایە وەڵامی یەکەم وەڵامدانەوەی یەکەم لەلایەن ئەمریکاوە سەپاندنی سزایە بەسەر حکوومەتی دیمەشق. ئێمە دەزانین کە کۆنگرێس زۆر بە خێرایی هەنگاو دەنێت و ئێمە تێدەگەین کە واشنگتن بژاردەیەکی هەیە کە سزا دەسەپێنێت بەسەر کەسایەتیەکان نەک گەلی سووریا. سزا دەسەپێنێت بەسەر کەسایەتیەکان ئەوانەی کە بەرپرسیارن لەوەی کە هێز بەکار بهێنن دژی پێکاتەکانی دیکە. بەکارهێنانی هێز دژی پێکاتەکان لە بەرژەوەندی ئەمریکا نییە و من دڵنیام کە وەڵامێکی ڕژدی ئەمریکای بەدواوە دێت ئەم کردەوانەی حکوومەتی دیمەشق. بەڵام دیمەشق و هاوپەیمانەکانی لە ناوچەکە پێویستە زۆر وریابن، پێویستە بە وریایی مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەن. نابێت بەم شێوەیە هێز بجوڵ. باشە لە چوارچێوەی ئەو گرژی و هێرشانەی کە هەیە ئەنجامی ڕێکەوتنی دەی ئادار چۆنە بینن؟ ببوورە پرسیارەکەم گوێ نەبوو. لە چوارچێوەی ئەو گرژی و هێرشانەی کە هەیە ئەنجامی ڕێکەوتنی دەی ئادار چۆنە بینن؟ ببوورە کێشەیەک هەیە؟ دەنگی منەگاتە لای تۆ ئەگەر پرسیارەکە دووبارەکەیتەوە. لە چوارچێوەی ئەو گرژی و هێرشانەی کە ئێستا هەیە ئەنجامی ڕێکەوتنی دەی ئادار چۆنە بینن؟ ڕێککەوتنی دەی ئادار زۆر بە گرنگی و لەلایەن واشنگتنەوە سەری دەکرێت بۆ کۆنگرێسیش زۆر گرنگە. یەکێک لە هۆکارەکانی هەڵگرتنی سزاکانی سەر سووریا سزاکانی قەیسەر ئەوە بووە کە ویستویانە ببینن دیمەشق چۆن ئەم ڕێکەوتنە جێبەجێ دەکات و چاویان لەوەیە کە دیمەشق ئەم ڕێکەوتنە جێبەجێ بکات. ئەگەر دیمەشق نەتوانێت ڕێکەوتنە سیاسیەکانی جێبەجێ بکات دەبێت ئێمە جەخت لەوە بکەینەوە بیرمان بێت کە ڕێکەوتنی دەی ئادار ڕێکەوتنیەکی سیاسی بوو. ئەگەر دیمەشق نەتوانێت ڕێکەوتنە سیاسیەکان جێبەجێ بکات ئەمە ئەو مانایە ئەگەیەنێت کە
شەرعیەتدان بە حکوومەتی دیمەشق دەکەوێتە ژێر پرسیارەوە. شەرعیەتدان بە حکوومەتی دیمەشق لە کاتێکدا کە ناتوانێت ڕێککەوتنەکان جێبەجێ بکات دەکەوێتە ژێر پرسیارەوە. دەبێت پرسیار لە خۆمان بکەین کە بۆچی دیمەشق ناتوانێت ئەم ڕێککەوتنانە جێبەجێ بکات. پێویستە دیمەشق فشاری لێ بکرێت کە ئەم ڕێککەوتنانە جێبەجێ بکات و هەسەدا کە بەڕێوەبەرایەتێکی خۆسەری هەیە، نێتی خۆی نیشان داوە چوەتە دیمەشق، ڕێککەوتنی لەگەڵ حکوومەتی دیمەشق کردووە، هەوڵی داوە کێشەکان بە ڕێگەی دیپلۆماسی و بەڕێککەوتن چارەسەر بکرێن، بەڵام حکوومەتی دیمەشق تاوەکو ئێستا نەیتوانیوە ڕێککەوتنە سیاسیەکان مەبەستمە جێبەجێ بکات، بەڵکو بەهێز هەژمونی خۆی دەسەپێنێت. لە ئەمریکا و سوپاس بامەدەبوونی بەڕێستان بەخێر بێت.